نەخۆشیەکم گرتی کوشندە و درێژخایان کە ڕۆیشتمە دکتۆر و سەردانی چەند دکتۆرێکم کرد گوتیان ئەوە هی ئەوەیە کە دووکەڵ و پیسی ژینگە ئەو نەخۆشیە لە تووشی خوێنت بووە و ئیتر لەگەڵم بەردەوامە لە 2019ەوە کە زانیم شتێکم تایە دەتوانم یعنی شتەکان ڕیسایکلین بکەمەوە ئەوم لە خۆم دیتەوە دواتر هەڵسام بە راپۆرتی ژینگەی باشە کە خۆم یەکێک بووم لە قوربانیانی یعنی پیسبوونی ژینگە نەخۆشیەکم گرتی کوشندە و درێژخایان کە ڕۆیشتمە دکتۆر و سەردانی چەند دکتۆرێکم کرد گوتیان ئەوە هی ئەوەیە کە دووکەڵ و پیسی ژینگە ئەو نەخۆشیە لە تووشی خوێنت بووە و ئیتر لەگەڵم بەردەوامە بۆیە من بوومە قوربانی من گوتم بلا کەسی دی نەبتە قوربانی ئیشی راپۆرتی ژینگەم کرد باشە لەو کاتیوە حتا ئێستا ئەس بەردەوام راپۆرتی دروست دەکەم لەسەر ژینگەوەوانە ئەلحەمدوللیلا ئەوەکی زۆر باشم هینایە لە چەندین شوێن بەڵاو بوویتەوە ڕێژەیەکی زۆر باش راپۆرتم نووسیوە و راپۆرتی بنیادنەر ئێستا کەش تۆڕێکمان هەیە 18 ژن و کچی ڕۆژنامەوان لێ بەشدارن بە ناوی تۆڕی ڕۆژنامەوانی ژنان بۆ ڕووماڵکردنی ژینگەیی کە خۆشم ئەندامێکم لەو تۆڕە پێم وابێ لەسەر داوای راپۆرتێکی تۆ بوو کارگێکی ڕیسایکلن دروسترا ئەمە چۆن بوو باسی ئەوم بوو ئەمە بیرۆکەی کەسێک بوو کۆمپانیایەک گوتی ئێمە دەمانەوێتن تەنەکە خۆڵ دابەش بکەین وەکو هەر وڵاتان باشە هەر وڵاتەکانی دیکە خواردن زیادەکەنەوەوانە ئیتر پێشنیارمان کرد بۆ ئەوەی کە ئێوە دەتوانن و ئیمکانیەتی ئەو شتتان هەیە بەڕاستی کە بۆ یەکەم جار کۆمپانیایەکە ینی زۆر بە زەبالاعی زۆر بە گەورەی هاتە ئەو ئیشەی کرد لە هەرسێ قەزای شێخان و بەردەڕەش و ئاکرێ تەنەکە خۆڵی دابەش کرد هەر ماڵی دوو تەنەکە خۆڵیان هەیە خواردن زیادەکەنەوە پێشنیارەکەی تۆ بوو؟ بەڵێ تەنەکە خۆڵ زیادەکەنەوە و شتەکانیش یعنی شوشە و پلاستیک ئەوانەش زیادەکەنەوە و لەگەل شارەوانی و لەگەل محافظی ئەو شوێنەیە قسەیان کردو و قایمەقام بە هیچ شێوەیەک سزا دەدرێن ناکرێتن خواردن بکرێتە ناو پلاستیک و کارتۆن و شوشەوانە خەڵاتی ئۆزۆن کە خەڵاتێکی ساڵانەیە لە 16ی نوە دەدرێت بەو کەسانەی کە لەم بوارە کاری ناوازەیان کردووە لە بەرەوەی 16ی نوە خۆی ڕۆژی جیهانی بۆ پاراستنی بڵێنچینی ئۆزۆنە ئێمەش دەمانەوێت ڕاستی لەم ڕۆژەیە ڕۆژەکە بەرزڕاگرین و بەبیری خەڵکی بێنینەوە کە ئێمە دەبێت زۆر گرنگی بەم بابەتە بدەین بە مەسەلەی بەرەنگاربوونی گۆڕانکاری کەشووە چونکە ئەم بابەتە مەترسی لەسەر هەموو تاچێکی کۆمەلگا هەیە و خۆمانش هەستمان بەڕاستی بە ئاساوارەکانی کردووە لەو گەرما و لەو بێ ئاوی و لەو بێبارانی و لە کۆمەڵی شتی تراکە لێرانە بۆیە ئێمە بە تایبەتی ئەم خەڵاتە سێ ئامانجی سەرەکیە یەکەمیان دەستخۆشی و ڕێزگرتنە لەو خەڵکانی کاری باشیان کردووە دووەم بەبیرهینانەوەی خەڵکەکەوە ئەم بابەتە بابەتێکی مەترسیدارە سێمیان خودی خۆی خەڵاتەکە دەبێت ئەوەی مەسەلەی خەڵکێک وەکو دەڵێ پاڵپشتی خەڵکێ بکە خەڵکێک تەشجیع بکا بۆی لەم بوارەیە کاری ناوازەکە.